هەموو مەبەستی من ئەوە بوو من ئەم چەند ئامانجە بەجێ بگەینم. ئەمە بۆ جاری یەکەم نییە بارزانی بڕیاری چاکسازی دەدات. پێشتر لە نەورۆزی ساڵی 2011دا لە گەرمەی خۆپشاندانەکانی دوای هەفتەی شوباتدا بڕیاری چاکسازیدا، بەڵام ئێستا 5 ساڵ بەسەر ئەو بڕیارانەی بارزانیدا تێپەڕ دەبن کەچی بەشێکی زۆریان جێبەجێ نەکراون. ئەوە لە کاتێکدا کە جارێکی تر بارزانی چەند بڕیارێکی بە مەبەستی ئەنجامدانی چاکسازی لە حکوومەتی هەرێم ڕاگەیان کە ئەوانیش بریتین لە پێداچوونەوە بایکەلێتی کارگێڕی و دارایی و ڕێخستنەوەی یەکەژمێریاریەکان لە گشت دامەزراوەکاندا، پێداچوونەوە بە گشت میلاکاتی حکوومەت بە مەبەستی ڕێخستنەوەی میلاکات و کارکردن بۆ دامەزراندنی ئەنجومەنی ڕاژە، هەروەها پێداچوونەوە بە میلاکاتی پێشمەرگە و یەکە و دامەزراوەکانی پێشمەرگە و ڕێخستنەوەی میلاکات و هەیکەلیەتی سەربازی پێشمەرگە و ڕێخستنەوەیان. هەرێمی کوردستان خاوەنی یەک لەشکر و یەک دەستگای ئاسایش لەگەڵ پێداچوونەوە بە گشت زەویە کشتوکاڵی و گەشت و گوزاریەکان و ڕێخستنەوەیان و لادانی هەر زیادەڕەویەک لەسەر مڵکی گشتی، پێداچوونەوە بە گشت مڵکەکانی حکوومەت کە بە شێوەی گرێبەست یان گرێبەستی بانەوانی یان لەسەر بنەمای وەبەرهێنان دراون با وڵاتیان و ڕێخستنەوەی مڵک و زەوی و باڵەخانەکان و گشت کرێیەکانی حکوومەت بە لە بەرچاوگرتنی باری ئابووری، پێداچوونەوە بە گشت ئەو خان و مڵکانەی لەلایەن حکوومەت بە کرێ گیراون و پێداچوونەوە بە خەرجی دامەزراوەکان و نێشتنی خەرجی زیێدەڕەوی و ڕێخستنەوەی داهاتی هەرێم و پێداچوونەوە بە سیستەمی وەبەرهێنان لە هەرێمدا. ئەو کۆمپانیانی کە بە شێوەیەکی یاسایی لە ئەرک و چالاکیەکانیاندا سەرکەوتوو بوون بە پێی میکانیزمێکی گونجاو داوایان لێ بکرێت کە بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی و یارمەتیدانی دۆخی ئابووری بەشێک لە سوودەکانیان پێشکەشی گەنجینەی حکوومەت بکەن. ئەو کەس و کۆمپانیانی کە بە شێوەیەکی ناسایی دەوڵەمەند بوون و لە گەندەڵیەوەتی ئەوگلاون پێویستە ئیجراعاتیان لەگەڵا بکرێ و بە پێی میکانیزمێک و بە شێوەیەکی دادپەروەرانە سوود و داهاتەکانیان بدرێتە گەنجینەی حکوومەت. ئەوە لە کاتێکدایە کە شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا لە بەرنامەی تاوتوێ نارتیدا وەرگرتنی باج لە کۆمپانیەکانی وروژاند و ڕایگەیاند با حکوومەتی هەرێم باج بخاتە سەر کۆمپانیەکان و لە کۆمپانیەکانی ئەوەوە دەست پێ بکەن. بەس ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێت وەکو ئەڵمانیا کە نسبەتی باجەگاتە لە 157 یا وەکو هەندێک وڵاتی تر کە نسبەتی باجەگاتە لە 165 باج لەم کۆمپانیا گەورانە وەربگرێ ئەو کۆمپانیای کە 14 میلیارد دلاری دەستکەوتووە بێ 10 میلیارد دلار با بە حکوومەت کە 10 میلیارەکە یا بە حکوومەت بودجەی 2 ساڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە کاتە تۆ پێویست ناکە ئێستا موچەی فەرمانبەران ببڕی وەرە باج خەرە سەر هەمومان لە ئەمیش دیسان و با لەمنەوە دەست پێ بکە. بارزانی کە لە 19 ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە، هاوکات لەگەڵ بڕیارە چاکسازیەکەی بۆ حکوومەت وەک سەرۆکی پارتیش چەند بڕیارێکی بۆ ئەنجامدانی چاکسازی لە ناو حیزبەکەیدا ڕاگەیاند بە پێداچوونەوە بە گشت کۆمپانیا و دامەزراوە بازرگانەکانی سەر بە ئۆرگانەکانی پارتی یان سەر بە بەرپرسانی حیزبی یان کەسانێک کە لە ژێر سێبەری پارتیدا کاریان کردووە، پێداچوونەوە بە مڵک و ماڵی بەرپرسان و کەسانی سەر بە پارتی، پێداچوونەوە بە گرێبەستی کشتوکاڵی یان گرێبەستی مساتەحە یان وەبەرهێنان لەلایەن هەر بەرپرسێک یان کەسانێک کە سەر بە پارتی بن، پێداچوونەوە بە دەستگای وەبەرهێنانی پارتی و ڕێخستنەوە و پەرەپێدانی دەستگاکە و داهات و سەرمایەکەی بە شێوەیەکی گونجاو. ئەگەر لێرەدا بەراوردێک بکەین لە نێوان چاکسازیەکانی بارزانی لە ساڵی 2011دا لەگەڵ چاکسازیەکانی ئەم جارەی ئەوە دەردەکەوێت. یەکەم، ئەو بڕیارانەی ئێستا کە بارزانی بە ناوی سەرۆکی هەرێمەوە ڕایگەیاندون لە کاتێکدایە کە پۆستەکەی لە دوای 19 ئابەوە بۆ چوونی جیاوازی لەسرە. دووەم، بەشێک لەم بڕیارانەی ئێستا هەمان ئەو بڕیارانن کە بارزانی لە پرۆژە چاکسازیەکەی ساڵی 2011دا ئاماژەی پێکردبوون و ماوەی 4 مانگی بۆ جێبەجێکردنیان دانرابوون، وەک یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و دامەزراندنی ئەنجومەنی ڕاژە و کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهات. سێم، لە بڕیارەکانی ئەم جارەیدا بارزانی لە جێگەی پەرلەمان و دەستەی دەستپاکی و داواکاری گشتی و چاودێری دارایی هەموو ڕێکارەکانی گەڕاندوتەوە بۆ لیژنەیەک کە سەر بە خودی خۆیەتی. بارزانی لە هەردوو چاکسازیەکەی بۆ حکوومەت و حیزبەکەی ئاماژی بۆ داوە کە لیژنەیەک پێک دەهێنێت بۆ جێبەجێکردن و بە دوواداچوونی ئەو بڕیارانە. ئەوەش لە کاتێکدایە کە لە چاکسازیەکەی بەهاری ساڵی 2011دا بارزانی بە هەمان شێوە لیژنەی بە دوواداچوونی بۆ جێبەجێکردنی پرۆژەی چاکسازیەکەی دروست کردووە، بەڵام بەشی زۆری بڕیارەکان جێبەجێ نەکران.